بڵاو ڕێزبووەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. بە یارمەتی ئەوڕێنەی هاوکارم لە خزمەتیەوەی ئازیزداین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی هەینی. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. دیداری لایەنگرانی کۆمەڵە لەگەڵ بنەماڵەی یان بەختکردوانی بانە. وەڵامی قوتابیانی بوێری سەقز بە بەرپرسانی کۆماری ئیسلامی لە مەدرسەکان. سەپاندنی تۆمەتی بەغی بەسەر وریشە مورادی لە دادگای ئینقلابی تاران. ئاماری کۆڵبەرنیۆز لە 9 ڕۆژی ڕابردووی مانگی ڕێبەندانی 1402 هەتاوی. چالاکی ئازادی خوازانی تاران دژ بە سزای ئەعدام. بڕینەوەی پەنجەی بەندکراوێک لە زیندانی قۆم. و هێرشی پابادی ئیسرائیل بۆ سەر ئۆتۆمۆبیلێک لە باشووری لوبنان. درێژەی هەواڵەکان. دیداری لایەنگرانی کۆمەڵە لەگەڵ بنەماڵەی یان بەختکردوان لە بانە. بە پێی هەواڵی گەیشتوو لە ڕۆژانی ڕابردوودا کۆمەڵێک لە دۆستان و لایەنگرانی کۆمەڵە لە شاری بانە هاوکات لەگەڵ نزیکبوونەوە بە 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە سەردانی بنەماڵی یان بەختکردوانی ڕێگای ئازادیان کردووە. لایەنگرانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران لەو دیدارەدا وێڕای ڕێزگرتن لە یادی تەواوی یان بەختکردوانی ڕێگای ئازادی و بەرابەری لەسەر بارودۆخی ئێستای کوردستان و ئێران بە تایبەتی شۆڕشی ژینا قسە و باسییان کردووە. ئامادەبووان لەلایەن بنەماڵەی یان بەختکردوانەوە بە گەرمی پێشوازیان لێکراوە و بەڵێنیان داوا درێژەدەری ئەو ڕێگا پیرۆزە بن. وەڵامی قوتابیانی بوێری سەقز بۆ بەرپرسانی کۆماری ئیسلامی لە مەدرسەکان. بە پێی هەواڵی گەیشتوو ڕۆژی چوارشەممە 18 ڕێبەندان فەرمانداری شاری سەقز هاوڕێ لەگەڵ کۆمەڵێک لە مامۆستایانی زانکۆ و بەرپرسانی ئەو شارە سەردانی قوتابیانی قۆناغی دەبیرستانیان کردووە و لەو دیدارەدا بانگەشەی بەشداری لە هەڵبژاردنیان کردووە، بەڵام لەلایەن قوتابیانەوە هوو کراون. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ قوتابیانی ئازای سەقز بە بەرپرسانی ئەو شارەیان وتووە ئێوە خوێنی براو خوشکەکانی ئێمەتان ڕژاند، پشتی دایک و باوکانتان چەماند، جەرگیانتان سووتاندووە و ئێستا هاتوون بانگەشەی بەشداری لە هەڵبژاردن دەکەن. ساڵی ڕابردوو لەکوێ بوون؟ قوتابیەکی دیکەش وتویە سەربەپای حکوومەت فەساد و گەندەڵیە و وەکو ئاوی خواردنەوە خەڵک لە سێدارەدەن، چۆن ڕوتان هەیە بانگەشەی هەڵبژاردن دەکەن؟ هەروەها کۆمەڵێکی دیکە لە قوتابیانیش وتویانە بۆ ئەوانەی ئیختلاسیان کردووە و ئیعدام ناکەن، بەڵام کەسێک کە سەتڵی زبڵی ئاگردا بوو لە سێدارە دراوە. بانگەشەی بەشداری لە مەراسمەکانی دەیفاجر با بڵاوکردنەوەی خۆراک لە بانە. لە ڕۆژانی ڕابردوودا فەرماندەی سوپای پاسداران لە شاری بانە ڕایگەیاندووە کە بە بۆنەی دەی فەجرەوە 6 بەستەری پێداویستی خۆراک و بێداشتی لە نێوان خەڵکی هەژاری ئەو شارەیە دابەش کردووە. بە وتەی بەرپرسانی ڕژیم بەستەکان لە خۆراکگەلی وەکو برنج، ڕۆن و باقی پێداویستیە سەرەتاییەکانی ژیان پێکاتون و لە نێوان بنەماڵە هەژارەکاندا دابەش کراون و نرخی هەربەستەیەک 900,000 تمەن بەراورد کراوە. فەرمانداری بانەش لەو بارەوە وتوێتی بەسیجی سازندگی سپا هاوکات لەگەڵ ئەم بەستە خۆراکیانە هەوڵ بۆ ئاڵوگۆڕ لە دۆخی چین هێژاری کۆمەلگا دەدات و پێدانی وام و دابینکردنی کار لە بەرنامەکانی داهاتوویدا. مانگرتن لە خواردنی کۆرۆش گەراوەند لە زیندانی ئیلام. کۆرۆش گەراوەند هاوڵاتی خەڵکی سەراوڵەی سەر بە پارێزگای ئیلام لە ناڕەزایەتی بە ناڕوونی چارەنووس لە ڕۆژی چوارشەممە 18 ڕێبەندانەوە لە زیندانی ناوەندی ئیلام مانی لە خواردن گرتووە. کورش گەڕاوەند تەمەن 20 ساڵ ڕۆژی 3 سەرماوەزی 1401 هێتاوی و لە ڕەوتی شۆڕشی ژینا لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر و پاش 15 ڕۆژ بەدانانی وەسیقا لە زیندان ئازاد کرا. ناوبراو لەلایەن دادگای ئینقلابی سەراوڵەوە بە تۆمەتی تەبانی دژی ئەمنیەتی میلی بە 7 مانگ زیندان سزادرا و ڕۆژی 15 ڕێبەندانی 1402 لە ماڵەکەی خۆیدا دەست بەسەر و بۆ زیندانی ئیلام گوازرایەوە. ئێستا ئەو چالاکە سیاسیە لە ناڕەزایەتی بە ناڕوونی چارەنووس و هەڵسوکەوتی سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی مانی لە خواردن گرتووە. سەپاندنی تۆمەتی بەغی بەسەر وریشە مورادی لە دادگای ئینقلابی تاران. وریشە مورادی کە 6 مانگ لەوەبەر لە دەوروبەری شاری سنە دەست بەسەر کرابوو لەلایەن بازپرسی لقی 5 دادسەرای گشتی و ئینقلابی تارانەوە بە بەغی واتە شەڕی چەکداری دژ بە حکوومەت تۆمەربات کراوە ئەگەری هەیە سزای قورس بەسەریدا بسەپێندێت. بە پێی زانیاریەکان لە ڕۆژانی ڕابردوودا پەروەندەی وریشە مورادی بە تۆمەتی بەغی لە ڕێگەی ئەندامەتی لە پژاک ڕادەسی لقی 15 دادگای ئینقلابی تاران بە سەرۆکایەتی قازی سەڵەواتی کراوە یان یەو چالاکە سیاسیە لە مەترسیدا. ناوبراو
5 مانگ لە ماوەی بەندکرانیدا لە بەندی تاکە کەسی گرتوخانەکانی ئیتلاعاتی سنەود و 109 زیندانی ئەڤین تێپەڕ کردووە و بە مەبەستی دانپێدانانی زۆرم لێ بە سەختی شکنجەوازار دراوە. ناوبراو لە ماوەی بەندکرانیدا لە دەستڕاگەشتن بە پارێزەر و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵی بێبەش کراوە و ئەگەری هەیە سزای قورسیش بەسەریدا بسەپێنرێت. ئاماری کۆڵبەرنیۆز لە 9 ڕۆژی ڕابردووی مانگی ڕێبەندانی 1402 لە ماوەی 9 ڕۆژی ڕابردوودا بەلانی کەم 23 کۆڵبەر لەوانە دوو مێر منداڵی تەمەنژێر 18 ساڵ بە تەقەیەزەکانی ڕۆژێمیان هۆکاری دیکە لە سنوورەکانی کوردستان کوژراون و بریندار بوو. بەپێی ئاماری کۆڵبەرنیۆز لە 11 ڕێبەندانی 1402 تاکو 19 ڕێبەندان سەرجەم 23 کۆڵبەر لەوانە دوو مێر منداڵی تەمەنژێر 18 ساڵ لە ناوچە سنووریەکانی کوردستان بەهۆی دەستڕێژی گولە لێدان و سەرمابردووی کوژراون و بریندار. لەو ڕۆژەیە دوو کۆڵبەر گیانیان لە دەستا و 21 کەسی دیکەش بریندار بوون. هەروەها 83 لە سەدی بریندارەکان بە تەقەی ڕاستەوخۆ بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کراون. چالاکی ئازادی خوازانی تاران دژ بە سزای ئەعدام. ڕۆژی چوارشەممە 18 ڕێبەندان کۆمەڵێک لە ژنان و پیاوانی ئازادی خوازی تاران بە کۆبوونەوە لای یەکێک لە پارکەکانی تاران و بەدەستەوەگرتنی پلاکار دژایەتی خۆیان لەگەڵ سزای ئەعدام نیشاندا. بەشداربوونی ئەو چالاکیە وێڕایە مەژەپێدان بە ئەعدامەکانی کوردستان، تورکەمەن سەحرا، خوزستان، بەلوچستان و شارەکانی دیکە ئێران ڕایگەیاند لە ماوەی 44 ساڵی ڕابردوودا ڕژیمی کۆماری ئیسلامی لە سزای ئەعدام وەکو ئامڕازێک بۆ سەرکوتی ناڕازیان کەڵکی وەرگرتووە. کۆماری ئیسلامی هەروەها لە ئەشکەنجە و لە سێدارەدانی بەهاییەکان، ڕۆناکبیران، کۆمەڵکوژکردنی بەندکراوانی سیاسی لە دەیەی 60، ئیعدامی بە کۆمەڵی بەندکراون لە ساڵی 67، قەتڵی زەنجیرەی چالاکانی سیاسی، کۆمەڵکوژکردنی ناڕازیان لە ساڵەکانی 78، 88، بەفرامباری 96، گەلاوێژی 97، خەزەڵوەری 98 و شۆڕشی ژینە لە ساڵی 1401 هەوڵیدا دەنگی ئازادی خوازانەی خەڵک کپ بکات. ماشینی کوشتاری حکوومەت هێشتا ڕانەوەستاوە، بەڵام خەبات بۆ گەشتن بە ئازادی و بەرابەری درێژەی هەیە و خەڵک تەسلیمی سەرکوتی ڕژیم نەبوون. ئێمە چالەکانی مەدەنی دژی سزای ئەعدامین و داوا دەکەین کۆتایی بە چەرخەی تونند و تیژی بێن و سزای ئەعدام بە تەواوی هەڵوەشێنەوە. هیچ مرۆڤێک شایەنی سێدارە نییە. دەست بە سەرکرانی دوو مێر منداڵی کەس لە قەزوێن. بە پێی راپۆرتەکان دوو مێر منداڵی کچی خەڵکی قەزوێن بە ناوەکانی ئایدا موراد بێهروزی و هەستی محەممەد حسێنی لە ڕێکەوتی 11 ڕێبەندانی 1402ەوە کە بۆ مەدرسە لە ماڵچوونەتە دەرەوە ون بوون و ناوەندامیەکان لە ئاسپێ سەر شوێنکردنی بە ئەنقەسیە و دوو کچە بەرپرسیار. ئایدا موراد بێهروزی کچی سووری بابایی بەندکراوی سیاسی و ڕەزا موراد بێهروزی بەندکراوی سیاسی پێشووە. سەرەڕای سەردانی باوکی ئایدا بۆ کەڵانتەری ئیدارەی ئاگاهی ئیتلاعات و دادگوستەری هیچ وەڵامێکی لەسەر چارە نووسی کچەکەی وەرنەگرتووە و مامورانی ڕژیم وتویانە کە ئێمە ناتوانین بیاندۆزینەوە. لە کردەوەیەکی قێزەوندا دادستانی و سەرۆکی دادگوستەری محەممەدیەی قەزوێن بە ناوی فەتحوڵڵا عەلی محەممەدی بە سووری بابایی چگینی لە چالەکانی مافی ژنان و کارزاری نابۆ حیجابی ئیجباریان وتووە بۆ بینینی کچەکە دەبێت ڕووسەری بدەی بەسەر تا و داوای لێبوردن بکەیت تاکو بە دانانی وەسیقە و پێبەندی ئەلکترۆنی ئازاد بکرێ و کچەکە لە ئامێز بگری. بڕینەوەی پەنجەی بەندکراوێک لە زیندانی قۆم. ڕۆژی پێنجشەممە 19 ڕێبەندان حکمی بڕینەوەی پەنجەکانی بەندکراوێک لە پێشچاوی زیندانیەکانی دیکە لە بەندیخانەی قۆم جێبەجێکرا. بە پێڕاپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران بەندکراوێکی تەمەن 35 ساڵ بە ناوی یوسف کە پێشتر 5 سەرمەڕ و ماڵاتی لە ئاژەڵداریەکی سەر بە ئەندامێکی سپای پاسداران دزی بوو پەنجەکانی دەستێکی بڕاوەتەوە. لە حاڵێکدا زیندانیانی دیکەی بەندیخانەی قۆمیان ناچار کردووە لە نزیکەوە بەڕێوەچوونی ئەو حکمە ببینە. ناڕوونی چارەنووسی 5 ڕۆژنامەوانی دەست بەسەرکراو لە ڕۆژنامەی دوا ڕۆژی ئابووری. ماوەی 72 ساعتە 5 ڕۆژنامەوانی ڕۆژنامەی دوا ڕۆژی ئابووری لە تاران لەلایەن هەزامنیەکانەوە ڕفێنراون و هیچ زانیاریەک لەسەر چارەنووسیان لە بەردەستانیە. هێزامنیەکانی تاران ڕۆژی سێشەممە 17 ڕێبەندان هێرشیان کردە سەر دەفتەری ڕۆژنامەی دوا ڕۆژی ئابووری و 5 ڕۆژنامەوانیان بەناوەکانی عەلی تەسنیمی، نیکان خەبازی، مێهداد عەسکەری، بێهزاد بەهمەنژاد و عەلی میرزاخانی دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستوێتەوە. ئێستا بنەماڵەیە و 5 ڕۆژنامەوانە نیگەرانی دۆخی تەندروستیان و بە دوواداچوونەکانیان تا بە ئەمڕۆ کامێکی نەبوو.
و دووە هەواڵمان سەبارەتە بە هێرشی پەهبادی ئیسرائیل بۆ سەر ئۆتۆمۆبیلێک لە باشووری لوبنان. ئێوارەی پێنجشەممە 19 ڕێبەندانی 1402 ئەرتەشی ئیسرائیل ئۆتۆمۆبیلێکی لە شاری نەبەتیە لە باشووری لوبنان کردە ئامانج و بەهۆیەوە فەرماندێکی حیزبوڵڵا کوژرا و 2 کەسی دیکەش بریندار بوون. بەپێی راپۆرتی ئەلجەزیرە پەهبادێکی ئیسرائیلی ئۆتۆمۆبیلێکی لە شاری نەبەتیە لە باشووری لوبنان کردوتە ئامانج و بەهۆیەوە فەرماندەیەکی حیزبوڵڵا بە ناوی عەباس ئەلدبس کە بەرپرسی پەیوەندیەکانی عەمەلیاتی هێزی ئاسمانی سوپای پاساران و ئەو گروپە بووە کوژراوە و 2 کەسی دیکەش بریندار. بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانتان پێشکەش کرا، کاتێکی خۆش بۆ هەموو لایەن.